جاران بەس خەڵکە هەژارەکە بوو دەبوو بە کۆیلە. ئێستا بەڕێزان گرفتەکە لەوەدا دەکرێت ئەو کەسەی کە بەس دەیەوێت بۆ زیندووبوونی خۆی دین و ئیمان و کەسایەتی خۆی بفرۆشێ دەکرێت مەلایەک بێ، دەکرێت مامۆستایەکی زانکۆ بێ، خاوەنی بڕوانامەی دکتۆرا بێ، پرۆفیسۆر بێ، ئەکرێت پزیشکی ناو نەخۆشخانەیەک و نۆرینگەیەک بێ، ئەکرێت بازرگانێک بێ. جاران بەس هەژارەکە وای دەکرێت، ئێستا دەکرێت بازرگانێک هەر کەسێ لەسەر حکومڕان بێ پارەکانی بخاتە خزمەتی ئەوە بۆ مانەوەی خۆی. ئەکرێت ڕۆژنامە نووس و ڕاگەیاندکارێک بێ، ئەکرێت بێژەری تیڤیەک بێ، ئەکرێت کرێکارێک بێ، سوالکەرێک بێ، ئەکرێت بەناو فەیلسوفێک بێ. نەتان بینی لە حەفتەی شوبات و ئەوانەدا کابرا زمانی وەکو زمانی مانگا دەردەکێشا و ئەم لاولاو کەفی دەپڕژان بۆ ئازادی خەڵکە تا کوڕی خەڵکی بەکوژدا کە زانی لێرە جا حکومەتی هەڵەوەشاندەوە وەزارەت و کابینەی نوێ دروست دەکرد. ئەو خەڵکە ڕۆشنبیرە بە ئیسلامی و چەپەوە هەمووی شوێنی کەوتبوون ئەو خۆی ڕابەرایەتی دەکردن. وڵا کە زانی لێرە نانەکە نیە ڕووی لەو لای کردەوە ئێستا تەلەڤیزۆنی بۆ دەندراوە، جەنابی فەیلسوف دێ ئەوانەی دوێنێ هاوسەنگەری بوون هەر بە خیانەتکاریشیان دەزانێت، هەر ئەو خەڵکەی دوێنە کوڕیان کوژرا بە ناپاکیشیان دەزانێت. ڕۆژ تا ئێوارە بە باڵای ئەو دەسەڵاتە هەڵدەڵێت کە دوێنێ داوای هەڵۆشانەوەی دەکرد. وەیە دەکرێت ئەوە بناوی فەیلسوفێکی لەسەر بێ، هەمومان بینیوە. دەکرێت جێلۆکەیەکیش بێ بەکاری بێنن، ئەکرێت شاعیرێک بێ، ئەکرێت پلەدارێکی سەربازی بێ، سەربازێکی ئاسایی بێ، هەروەها دەکرێت وەزیر و پەرلەمانتارێک بێ، دەشکرێت دەرگاوانی بەر دەرگای ژووری بەرپرسێک بێ. هەر کۆمەڵگایەک، هەر نەتەوەیەک ئەم جیلەی یەکەمی تێدا زۆر بوو پەنا بەخوا، بەس ئاواتیان زیندوومانەوە بوو. واللهی ئەو کۆمەڵگایە ئەو نەتەوەیە بەرەو مەترسی دەڕوە. ئەمە زۆر مەترسیەکەی زیاترە لەوەی کە موچەکە دێ و موچەکە نایە و ڕێککەوتووە و ڕێک نەکەوتووە و قەیران دێ و قەیران نایە. ئەمانە چەند قورسن؟ قورستر لەوە کەسانێک بەس بۆ مانەوەیان بە زیندوێتی ئامادەن هەموو شتێک بکەن، هیچ بارێکیان نەبێت.